وەشەویستەکەم وەشەویستی ئیسلامەنە یۆنچە کردەوە جوانە دڵ و ئینسانی مسلمانی کە رب العالمین و پێغەمبەر و خوای صلی الله عليه و آله وسلم کۆمەڵی ڕێسێ گەورە گەورەش پێیانەرە کە ئەشم سەر شەرە بلمێ پێی قانونا بلمێڕاوە یۆجە قانونەکە فەرمایش تێوەنە وەشەویست پێما باس کەرەوە دیارە بعضی فەرماوان شای فەرمایشتێ موقوفە سەر و ئیمامی عەلی بعضی فەرماوان شا ضعیفە بەڵام ڕاکێ فرێنێ ئەلبانی ڕەحمەت و خوا جوانە بۆ گردش کۆ کردێنێ فەرماوە فەرمایشتە صحیحن وەشەویست فەرماوە ئەبوو هورەرە پێما گەڵنەوە فەرماوە أحبب حبيبك هونا ما عسى أن تبغضه يوما ما وابغض بغيضك هونا ما عسى أن تحبه يوما ما كسي والك جرك بي وشل جرك بي اتر تجاوز مكره أخير حد وشويسي شي وجه وشويسي كينا بازو رنقا روي الجرواني بي ورقين الشي كسي يقنو كسي وصل قينش نبي اتر ما يعناش أخير حد وما ينسر إسقاني احتمال الروي الجرواب وشويسو تو رنقا تشيغانا إشكالي لا مجهو إمو دروز بو خاصة إي أمته إسلامي أمر ما بنكرينا ك قيني ما جا كافري بو مسلمان ما واش قرق بو چەنی مسلمان ما کوچی جا وەشەویستیش بازمەوە ئەشم گرد و وەشەویستیش دەیمە پەنە وەشەویستی بابەتێوە مطلقی نییە نسبیە یعنی کریۆ ئینسانێوەنە بەعزەڵ وەش گەرەک بۆ بەعزەڵ قینی چەنە بوو ئەگەر کەسێوە مسلمان طبعا دروسە ئەگەر ژەنێوە مەسیحیە بارۆ یا یەهودیە بارۆ بە شەرتێ سەر و ئەسڵ و ئیسلامی ئەسڵ و دین و وێشابە خۆ ئی کەسە ئی ژەنێشە ئەشم وەشە گەرەکە بوو اینجا تاوە باروش قینی چی چەنەشەنە کافرن چەنی دووەیە پێوە کۆکەریۆ ئینە ئی فەرمایشتێ پێغەمبەری صلی الله عليه وسلم ممکنە پێسە ژەنێ پێسە بەشە ئینسانیەکەی وەشەش گەرەکەنە بەڵام پێسە دینەکەی و عەقیدەکەی قینیش چا سیفەتەشەمە کە سیفەت و کوفریە یا تەحریف و دینەکەیە یا یەهودیەتە یا نەسرانیەتە یا مەسیحیەتە ئومەت و پێغەمبەر خوای صلی الله عليه وسلم یاساشەنە پێی وەشەویستی ڕێساشەنە قانونشن بين وما كما مالك كرمي اش مزان مشاني ما مالك ايما قد ما انسان ما خاصه ما خرابه ما هن قنت فروكاتي تشينين فرا غلطي قورا كرو كسي واش قركا بحد واش قركا جقر سنوركات تجاوز كرو دماي هري كسقين الشاكا سيور ميز يان قين الجكسي وانا يترحت شي نمازو بشو اشتيش نمازو ايما ايمان دار اشم ئەپی سێفرە مامەڵێەوە جوان کەرمی حتا چە ئینسان جای چیان چەندی خێزانیش ئەو پەڕی مەحەبەت پێ یەکتری فاڕاوە کەچی دمای جێباوە هۆکارەکەش ئانە ئیلا ئەشم بەشێوە بازیۆ یعنی زیادەڕەوی مەکەرە وەشەویسینە زیادەڕەوی مەکەرە قینەنە هەر ئا کافرەی کە تۆ قینەڵ چەنەشەنە ئارۆ سعبێ ئەگەر بۆ بە ئیماندار فرە وەشەویستتۆن وەرو ئانەی ذات و ئینسانی ما ئێمە قەت قینی چەنەمە بوو ڕەنگە صفەتەکێ حتى صفته جوان بلا كافرين وقيني ما صفته جوانك نينا ابدا اما ايمان دار حتى ايمان داري وقد تماشى كري صفته خراب الشنقين وز صفته خراب كنا فراسا يا شرع انا خوتو قنا بار مبي ان بش ولاء وبراء نيه بشو يوانين ك سياسه وقانون وشريعتي ارونا تماشى كري مسائل جيابيه يعني كان فرفر بيان يوجهو كاركاج اننا ئیدوە کەسە سەرەتاکە یەکتری مشناسە گرد و وەشەویستی ماوە بە یەکتری هیچ مەجالێشیان نەمازاوە دمایش کە قینیشا وەرمێزۆ یەکتری گرد و قینێ ماوە بە یەکتری یەکسەر جێباوە هەردووی حاڵەتەکانە ئینسانی موسڵمانش متەزین بۆ وەسەطیەتش بۆ گرد چێوەنە ئی دینە شەریعەت سەر وەسەطیەتی جمەوە سەر و ناوەندگیری جمەوە بین و گرد و دوێ چێوێ دوێ جەمسەرە خاسە و خراپەینە تەماشەکەری ئی شەریعەتە ئامان وەسەطیەتی وەژوور بژاردن کە خراپەکەی دڵتەنە ناشرین کەرۆ ئەیش دڵتەنە جوان کەرۆ بەڵام بینەوەی چە ئازایەتی فرە صفەتێوە جوانە ئینسانەنە بەڵام جەحەد دوێش تەجاوز کرد بۆ بە بێعەقڵی هەرچەنی ترسنۆکی صفەتی خراپە وەرو ئانەی شەجاعەتی شەریعەتی وەربژاردن زیادەڕەوی و تەهەور و ملماڕای وێش وەرنەبژاردن یان سەخاوەت چێوێ فرە خاسە بەڵام ئینسان تەمام و دەستیش کەرەوە شەریعەتی نەواتن تەمام و دەستی کەرۆ واتەنش بەش وێ چڵبازوو گردنە وەسەطیەتش وەربژاردن مەسەلەی حوبی چەنە وەسەطیەت وەربژارەوە ئاگاڵ چەنە بۆ هەر کەسەڵ گەرەک بی گەرەکەڵ بۆ بەدڵ بەڵام چێوێش چەنە بازۆ نەوەکو ڕێجەڕوان
صفة جا صفات كاجوين وقين سنجور جنو قين الجهر كسيبي تشيوش نبازو الرنجة صفة قين سنشان نمنو وبيوجا وشوي سكاتو خواجان دڵی ما ساخ کەرەوە پێوە گرد و شەویسی وێڵ یا ئیلاهی دڵەکەمە پەنەش داگیرێ کەرە یا رب العالمین خوای گیان ئێمە گەرەکمانە دڵما دەیمێ بە تۆ تۆوێت قبوڵێ ما کەرە و دڵی ما کێشە پەیلاوێڵ یا رب العالمین